الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا بتوبكار قبول مانكا، خوايا إما عبدانێکی گوناهکارین هاتوینەتە بەردەم قاپیت، خوايا گەڕانەوە بۆ لای خوايا قاپیمان لێ دامەخە. یا ڕەبی خوايا گەڕانەوە بۆ لای خۆت لە لای گەنجانمان زیادکە، خوايا حەیای خوشکانمان زیادکە، خوايا هیدایەتمان بدە یا رب العالمین. رب العالمین لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە ئەفەرمێ: وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. توبە بکەن و بگەڕێنەوە لای خوا ئەی ئیمان داران بۆ ئەوەی سەرفراز بن. کەسی تەوبەکار لەم دنیا هەز بە جۆرە لەزەتێک ئەکات کە مفلح و دڵخۆشە، لەو دنیاش کەسێکی مفلح و خۆش و دڵخۆش و براوەیە. دڵخۆشی تەوبەکار لەوا دەرئەکەوێ کاتێک کەوا ئینسان گوناهێک ئەکا، تاوانێک ئەکا، بەڵام لەگەڵ ئەوە یەکسەر هەستەکە کە ڕەبێکی هەیە، پەروەردگارێکی هەیە، ئەڵڵاه جەلە جەلالوه بەسەریەوە محاسەبەیەکە، یەکسەر ئەگەڕێتەوە، پەشیمانە بێتەوە، یێتەوە بەردەم قاپی ئەم بە ترس و لەرزێکەوە ئەپاڕێتەوە، ئەلاڵێتەوە. ئەلەم کاتە هەز بە نیعمەتێکی زۆر گەورە ئەکا، هەز بە خۆشی و لەزەتێکی زۆر جوانەکە. بەڵێ ئەوەیە کە ئینسان دڵخۆشە و مفلحە لەم دنیا، لەو دنیاش سەرفراز و دڵخۆش. دیقەت بدەن لەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ، حەدیسێکی قودسیە، ئەفەرمێ: أذنب عبدي ذنبا فعلم أن له ربا يغفر الذنوب فاستغفر فغفرت له. ئەفەرمێ یەکێک لە عەبدەکانم گوناهی کرد، کاتێکەوە گوناهی کرد یەکسەر زانی کە پەروەردگارێکی هەیە، ڕەبێکی هەیە، خاڵقێکی هەیە، هەستی بە غەریبی کرد، گەڕایەوە لای ئەو. کاتێک کە گەڕایەوە لای ئەو، هاتەوە حوزوری ئەو، خوا جەلە جەلالوه ئەفەرمێ فاستغفر، داوای لێبوردنی کرد، فغفرت له، لێ بورام، لێ خۆش بووم. ئەفەرمێ ثم عاد فأذنب، دووبارەی کردەوە گوناهی کرد، عینەن زانی خوایەکی هەیە، محاسەبەی ئەکا، خوایەکی هەیە، لێ ئەپرسێتەوە. اینجا چاوەکانی فرمێسکیان پێ هاتە خوارە و گەڕایەوە لای خوا، تەوبەی کرد. ئەفەرمێ ئەم جارش لێ بورام و لێ خۆش بووم. ئەفەرمێ جاری سێهەمیش بە هەمان شێواز گوناهی کرد و زانی خوایەکی هەیە و پەشیمان بوویەوە و هاتەوە. ئەفەرمێ فەلیەفعل ما یەشاء، دەی ئیتر لەمە و دوا چی ئەکا با بیکە. عولەما ئەفەرمون ئەمە یانی چی؟ یعنی عەبدێک ئەگەر تەوبەکار بێ، هەمیشە تەوبە کات و بگەڕێتەوە حوزوری ڕەب العالەمین، کاتێکەوە گوناهێکی لەدەست دەرئەچێ، کەسێک خوشکێک، کەسێک گوناهێکی لەدەست دەرئەچێ، بگەڕێتەوە حوزوری ڕەب العالەمین، بەردەوام ئەم سیفەتەی هەبێ، خوا جەلە جەلالوه بەردەوام لێ خۆش ئەبێ. ئەمە نیعمەتێکی گەورەی ڕەب العالەمینە بەسەرمانەوە. کاتێکەوە ئینسان گوناهەکە، ڕەب العالەمین دەرگایەکی ئەوەندە واڵای هەیە لێ ئەبورێ، عەفویەکە. ئەچینە خزمەت حەدیسێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ساحەی مەحشەر و عەرز و حیسابەکات. ئەفەرمێ لەو کاتە یەکێک لە عەبدەکان لە بەردەم ڕەب العالەمینە ڕائەگیرە و کتاب ئەدرێتە دەستی. کاتێکەوە ڕاگیراوە، ڕەب العالەمین پێی ئەڵێ بخوێنەرەوە، کە سەیر ئەکات بە ترس و لەرزێکەوە ئەخوێنێتەوە سەیرەکە، چاکەیەکی کردووە. ڕەب العالەمین پێی ئەفەرمێ ئەی عەبدەکەم، ئەزانی ئەو چاکەیە هی تۆیە؟ ئەویش ڕووی زۆر ئەگەشێتەوە، دەم و چاوی سپی هەڵەگەڕێ، ئەڵێ بەڵێ یا ڕەب، ئەزانم ئەمە هی منە. ئەفەرمێ قەد قەبیلتوها منکە، دەی من لە تۆم وەرگرتووە، لێم قبول کردووی، بزانە. ئەفەرمێ عەبدەکە ئەوەنە دڵخۆشە بێ، یەکسەر سەر ئەباتە سەر سوژدە. ئەفەرمێ دوای کەمێکی تر کتابەکەی ئەخوێنێتەوە، ئەچێ بەلای گوناهێکا، گوناهێک ئەخوێنێتەوە، شەرمەزارە بێ. ڕەب العالەمین پێی ئەڵێ ئەرێ ئەزانی ئەم گوناهت کردووە ئەی عەبد؟ ئەڵێ ئەویش زۆر شەرمەزارە بێ، ڕووی ڕەشدا ئەگەڕێ، خەجاڵەت ئەیگرێ لە بەردەم ڕەب العالەمینە.
یەکێک لەو گوناهانەی کە کەس پێی نەزانوی لە بینی خۆت و خوایە بەس ئەو ئەزانێ تەوبەت لەسەر نەکردووە رب العالمین دیقەت بدە نەیکوژانوەتەوە لە نامەی ئەعمال تا هەیە ئەڵێ ئەم عەبدە زۆر خەجاڵەتە بێت لە بەردەم خوایە جەل جەلالوه بەڵام رب العالمین ئەیشارێتەوە لە خەڵکی ئەڵێ ئەی عەبدەکەم دەی بزانە قەد غەفەرتوها لەک لێت خۆش بووم ها ئاگاد لێبێ ئەڵێ عەبدەکە ئەوەندە دڵخۆشە بێ یەکسەر سەر ئەخاتە سەر سوژدە ئەڵێ چەندین جار ئەبەم شێوازە تیکرارە بێتەوە هەکە ئەگاتە چاکە هەر سەر ئەخاتە سوژدە کە ئەگاتە خراپە و خوا لێی خۆش بووە هەر سەر ئەخاتە سەر سوژدە ئەلەم کاتەیە ئەڵێ ئەو خەڵکەی لەناو مەحشەرەوە لە دوورەوە سەیری ئەکەن هەمویان ئەڵێن ئای خۆزگەمان بەو عەبدە کە یەک گوناهی نەکردووە بۆیە ئەوەندە سوژدە ئەبا هەمووی چاکەیە نازان ئەمە گوناهانێکی هەیە کەس پێیان نازانێ لە بینی خۆی و خوایە بەڵام کەسێکە کەوا ئەوەندە حەسەناتی هەبووە چاکەی هەبووە ئەمانە مستحقی ئەوەن کە رب العالمین لێیان ببورێ با گوناهیشی هەبێ با خراپەشی کردبێ جا بزانە ئەی گەنج بزانە کاتێکەوە تووشی گوناهێک ئەبیت و چاکەش ئەکەیت تۆ لەو کەسانەی خەلەط و عەمەلًا صالحا و ئاخەرە سەیئا کردەوەی چاکت هەیە خراپت هەیە هەردووکیانت هەیە وشیار بە ئەی گەنج تۆ کەسێک نیت کە رب العالمین لێت نەبورێ کەسێکی تەوبەکار بە ئەی ئەو گەنجەی کە لە ڕەمەزانە ڕوت کردوەتە مزگەوت وریابە بزانە ڕوت کردوەتە قاپی کەسێک کە قاپی لە کەسدا ناخرێ دەرگانەی کەسێکت کردووە کە دەرگانەکەی کەسێکی زۆر سەخاوەتمەندە هەر کەسێ بچێتە بەر دەرگانەی ئەو ئیتر تەواو سەرفراز بووە سەرکەوتە بووە دەی بزانە ئەفەرمێ خەلەطوا عەمەلًا صالحا وآخر سەیئا عسى الله أن يتوب عليهم عسى لقرآن رجانا جيني تأكيدية أجيني حتمية شتيك رب العالمين فرمي الرجاء وها يعني حتما وها يا أخوة ليان خوش به ديتو بزانا كاتك واتوشي تاوان أبي توشي هلوكم وكري أبي لجيانا مادام ناخد دروند ربطي هبي برب العالمين والله وشيار بزانا مادام ضلت ربطي لقل أوا هبي ليت خوش أبي عسى الله أن يتوب عليهم جاب زانا برسال لإمام أحمد كرا وتيان أي إمام كسيق أجر خرابش بكا وشاكش بكا كسيق أجر خراب بكا شاك بكا هردو كيان أي إمام أم كست شونا فرمي أو كسيك عسى الله أن يتوب عليهم خوا جل جلاله بقوري خوي ليان أبوري وليان خوش به إمام عطاء رضا ورحمة خوي لي بأفرمي وتيكي جوان كبوم أم زمني إيما زور قنجاو أفرمي من جلس مجلسا من مجالس الذكر كفر الله به 10 مجالس من مجالس الباطل أفرمي هرش كسيك لمجلسي ذكر دابنيشه لمجلسي ذكر جابزانا ليك مجلسي ذكر دابنيشه خوا ده مجلسي باطلي لكولا كاتو ده مجلسي خرابي لكولا كاتو ده مجلس جادي قد بدا بزانا چەند گەورەیە چەند عەزەمەتە رب العالمین بەیەک مەجلیسی ذکر دە مەجلیسی گوناهت لە کۆڵ بکاتەوە ئێمە زەمانێکمان هەیە لە زەمانێکین وهامان خوڵقاندووە زۆرەی مەجلیسەکانمان غەیبەتی تایە غەیبەت مەجلیسی گوناهە دینی ئیسلام دینێکی زۆر عەزیمە هیچ بەرنامەیەک نییە بابزانی هیچ بەرنامەیەک نییە غەیبەت لەسەر تۆ مەمنوعکە بەڵام بەرنامەی ئیسلام ئەوەندە حرمەتی ئینسانیەت ئەگرێ ئەوەندە ڕێزی مرۆڤایەتی لایە تەنانەت غەیبەتەکان غەیبەت مەمنوعەکە قەدەغەئەکە مەجلیسەکانی ترمان مەجلیسی تەلەڤیزیۆنە دەی بزانە ئەم مەجلیسی تەلەڤیزیۆنانەی کەوە ئێمە دانیشین مەجلیسێکی باتیلە زۆر کە تووشی گوناهە بین ئافرەتی بەرەڵڵا کلیپێکی خراپ گۆرانی بێژێکی خراپ لەوە زیاتر فلیمێکی خراپ ئەمانە هەمووی دێ بە چاوەکانی ئێمە ئەگوزەرێ ئەبێ ئێمە هوشیار بین ئەبێ ئێمە ئاگادار بین ئەمە مەجلیسی باتیلە پێویستمان بەوە هەیە لە مەجلیسی ذیکرا زۆر بەشداری بکەین بۆ ئەوەی مەجلیسە باتیلەکان بسڕێتەوە لەکوێ تۆ بیستت کە مەجلیسێکی ذیکر هەیە بڕۆ بەشداری تیاکە لەکوێ بیستت مامۆستایەکی ئاینی محاضەرەیەکی هەیە هەر هەموو با پێکەوە بڕۆین بەشدار بین مەجلیسی ذیکرە دە مەجلیسی باتیلمان لە کۆڵە خاتەوە لەکوێ بیستت کۆڕێک هەیە بۆ خوێندنی قورئان بڕۆ تایە بەشدار بە بچۆرە ناو ئەو ڕیزە خەڵکەوەی کەوا قورئانە خوێنێ بەڵکە خوا بەهۆی یەکێکیانەوە
مەجلیسەکە لێ قبوڵەکە و دە مەجلیسی خراپەت لەسەر ئەسڕێتەوە. بزانە سیر ئەەکەی مەجلیسێکی تەلەڤیزیۆنی مامۆسایەکی ئاینی لەسەر کەناڵێک وتارێکت بۆ ئەدا، هەرزوو بیخەرە سەری گوێی لێ ڕابگرە، گوێکانت تەواو بکەرەوە بۆی دڵت لەگەڵ یا بێت، ئامین بۆ دوعاکانی بکە، با مەجلیسەکەت بە مەجلیسی ذکر حیساب کرێ، بەڵکە ڕەب العالەمین بەهۆی ئەو مەجلیسەوە دە مەجلیسی خراپەت لە کۆڵەکاتەوە. جا بزانە ئەزانی ئەم هەموو مەجالیسە ذکرە هەیە، مزگەوتەکان مەجالیسێکی زۆری ذکر تۆ ئەبینی دەی هەوڵ بدە محاولە بکە لە مەجلیسە ذکرەکانە تۆ بەشدار بی، ئەگەر نا خۆت لە ماڵی خۆتا مەجلیسی ذکر دروستکە، تۆ ئەچیتە جومعە گوێت لێ ئەبێ مامۆستایەکی ئاینی شتێکی جوان باسەکە، وەرەوە مناڵەکانت کۆکەرەوە، ئەم کەلیمە جوانەیان پێ عەتاکە، پێیان بڵێرەوە، تاوەکو بتوانن ئەمان ئەلەم مەجلیسەدا بەشداریکەن، هەم ئەمان مەجلیسی باتڵیان لەسەر بسڕێتەوە، هەم تۆ با بەم شێوازە بین ئێمە بە هەوڵ بدەین لە مەجلیسی ذیکرا زۆر بەشداری بکەین. بزانە ترسان لە خوا ئەبێتە سەبەبی لێخۆشبوونت، ئەبێ ئینسان هەوڵ بدا زۆر لە ڕەب العالەمین بترسێ، لە عیقابی ئیلاهی بترسێ. ئەمڕۆ زەمانێکە فەسادی زۆرە، ئێمە پێویستمان زۆر بەوە هەیە زۆر لە ڕەب العالەمین بترسین تا ڕەب العالەمین بەهۆی ترسەکەوە بەڵکە لێمان ببورێ. ئەفەرمێ کەسێک لە بەنو ئیسرائیلیەکان کاتێک کەوا مرد کوڕەکانی خۆی هەموو کۆ کردەوە، تی ڕۆڵەکانم وەرن کاتێک کەوا مردم وەسیەتتان بۆ ئەەکەم، چاک تەرمەکەم بسووتێنن، اینجا دواتر خۆڵەمێشەکەی بێنن بیخەنە ناو دەریاوە. ئەوانش کوڕەکان بەگوێیان کرد، وەسیەتی باوکیان جێبەجێ کرد. کاتی ئەم وەسیەتەیان جێبەجێ کرد ڕەب العالەمین بڕیاری دا بە کۆکردنەوەی جەستەی ئەم کەسە و زیندووکردنەوەی. ئەفەرمێ زیندووکرایەوە لە بەردەم خۆیان ڕاگیرا. ڕەب العالەمین لێی پرسی ئەی عەبد ئەو ویست لە دەست من ڕابکەی بۆ وات کرد؟ یا ڕەبی من زۆر لە تۆ ئەترسام، چاکەیەکم نەبوو بێمەوە حوزوری تۆ، ڕوم سپی نەبوو لە بەردەم تۆیە خوایە، بۆیە ئەم قەرارەمدا کەوا بمسووتێنن، جەستەم بسووتێنن باشترە لەوەی کەوا بەڕوویەکی ڕەشەوە لە بەردەم تۆیە ڕابوەستم، خوایە زۆر لە تۆ ترسام. فەرمووی دەی مادام ئەوەندە لە من ئەترسی، دەی مژدەت لێبێ ئەوە تۆ بەهەشتیت و تۆ لێت بوورە، ڕەب العالەمین لێ بوورە. ئێمە پێویستمان بەوەیە کە زۆر لە ڕەب العالەمین بترسین، لە ناخی دڵمانەوە لە دەروونمانەوە ترسمان ببێ. دیقەت بدە زازان کە کەسێکە لە کەسێکی تابعیە، یەکێکە لە پیاوچاکانی تابعین، ئەفەرمێ ڕۆژێکیان لە شوێنێکە وەستا بوو، دەنگێکی زۆر خۆشی هەبوو. ئەی گەنج ئەمە بۆ تۆ، بیری لێ بکەرەوە، کەسێکە گۆرانی بێژە هەر ئەتوانێ ئەم سەوتەی خۆی ئەم سەوتە جوانەی بۆ دین بەکاربێنێ. حەیف نییە خوا نەبەڕاتی سەوتێکی جوانی داوە بە تۆ بچی لە کارێکی خراپە لە گۆرانی بەسەر ئافرەتێکە یا ئافرەتێک بەسەر پیاوێکە ئەلەوا سەرفیکەی، حەیف نییە. ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مەسعود لێەوە تێپەڕی، فەرمووی ئەمە کێیە؟ وتیانەی عەبدوڵڵا ئەمە زازانی پێ ئەوترێ، گەنجێکە یەکێکە لە گۆرانی بێژەکانی کوفە. فەرمووی ئای خۆزگە ئەم دەنگە جوانەی لە خزمەت قورئانە بەکارهێنا. ئەفەرمێ ئیتر بەجێی هێشت و ڕۆشت. کاتێک کەوا ڕۆشت ئەفەرمێ زازان دوای کەمێک گۆرانەکەی تەواو کرد و پرسیاری کرد ئەرێ ئەو کەسە کێ بوو؟ وتیانەوە عەبدوڵڵای کوڕی مەسعودە، یەکێکە لە عولەمای سەحابە، هاوڵی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. تی ئەی چی وت؟ تی وەڵڵاهی وتی ئای بریا ئەم سەوتە لە خزمەتی قورئانە بووایە. ئەفەرمێ یەکسەر زازان کەوتە ڕاکردن، پەردەیەکی دا بەسەری خۆیان و ڕای کرد، هەتا وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعودی بینی دۆزیەوە. عەبدوڵڵا کەسێکی زۆر زەعیف بوو، جەستەی زۆر لاواز بوو. یەکسەر گەیشتە خزمەتی، دەسی زیارەت کرد، دەسی ماچ کرد، لەگەڵ عەبدوڵڵایە باوەشیان کرد بە یەکە، هەردووک تێرگریان. عەبدوڵڵا پێوت وتی خۆزگە زازان ئەم دەنگەت لە خزمەتی قورئانە بەکارهێنا. ئەویش بڕیاریدا چەندێک بێدینی، چەندێک لە خزمەتی غەیری دینا سەرف کردووە، ئەوەندە لە خزمەتی دینا سەرفکە، ئەوەندە بۆ دین خۆی ماندووکە. بڕیاریدا کەسێک بێکەوە سەوتە خۆشەکەی لە پێناو دینا سەرفکە. ئەی گەنج خوا تااقەتێکی داویتە تێ، خوا ڕەحمی پێکردووی، تااقەتێکی قسەی پێداوی، تااقەتی نووسینی پێداوی، تااقەتی سەوتی خۆشی پێداوی، هەموو ئەمانە نیعمەتی خوان.
لە بێدینیەوە لەم ڕەمەزانە تۆ توانیوتە هەنگاو بنێ بێتە ناو مزگەوتەوە پێشتر نوێژت نەکردو ئێستا ئەیکەیت دەیوەرە ئەی گەنج ئەم تاقانەی خۆت بۆ خوا سەرفکە لە پێناو خوا سەرفیان کە خوشکی بەڕێزم خوا جوانی بە تۆ عەتا کردووە وەرە ئەم جوانیەت بکە بە نمونەیەکی جوان بۆ ئیسلام لەچکێکی جوان پۆشتەیەکی جوان بیکە بە نمونەیەکی گەورە بۆ ئیسلام ئێمە هەمومان پێویستمان بەوەیە بگەڕێنەوە لای خوا تەوبەیەکی نەسوحکەین لە بەردەم خوایە خۆمان کسکەین تا ڕەب العالەمین بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ بکە ئێمە زۆر محتاجی ڕەحمی خواین زۆر محتاجی بەخشندەیی خواین دەی با هەر هەمومان چۆن لەم ڕەمەزانەدا خۆمان خسوەتە بەردەم ڕەحمی ڕەب العالەمین با لە غەیری ڕەمەزانیشە هەموو کاتەکانمان با لەژێر ڕەحمی ڕەب العالەمینە بین با هەوڵ بدەین بەخشندەی ئیلاهی بۆ خۆمان بەدەست بێنین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم